خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان لەم بەشەی پرۆگرامەکەیە باز لە بابەتێکی تەندروستیەکەین و قسە لەسەر ڤایرۆسی جگەر ئەکەین. دڵنیام ڕەنگە زۆرینەتان بیستی بێتان کە ڤایرۆسی جگەر چییە، بۆیە ئێمە ئەمڕۆ بە چڕ و پڕی لەسەر ڤایرۆسەکە قساکەین، لەسەر ئەوە قساکەین با بزانین دیارترین ئەو هۆکارانە کامانن کە وا کات کەسێک تووشی ڤایرۆسی جگەر بەیجا ئاخۆ ئەم ڤایرۆسی جگەرە چەند جۆری جیاوازی هەیە لە ژن و پیاوە بە هەمان شێواز تووژە بن، تەمەەن تا چەند کاریگەری هەیە. ئاخۆ ئەتوانین بڵین ئەم جۆرە ڤایرۆسە کە تووشی کەسێک ئەبێت ئەمە ئیتر یەکێکە لە نەخۆشیە مەترسیدارەکان یاخود ناچارەسەرەکان لە وڵاتە پێشکەوتەکانە چۆنە لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە بوو ئەوی بەوردی لەسەر ئەم بابەتە زانیاری وەرگین. ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵی میوانداری بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڕەحمان شێخانیمان کردو کە بەڕێزیان پسپۆری هێناوە کە ئەندامی هەر سوودجگەرن. دکتۆریان سڵاو لێ بە زۆر زۆر بەخێر هاتیت. دکتۆر دەستپێکی گفتوگۆکانمان باسێکی ئەومان بۆ کە با بزانین مەبەست لە ڤایرۆسی جگەر چییە؟ بەڵێ مەجموعەیەکی ڤایرۆسە کە تووشی جگەرە بێەوە مشکلە بۆ جگەر دروستەکە. تەمان بە پیت ناوبراوە بە پێی ئەو ساڵی کە کامیان لە پێشەوە دۆزراوەتەوە بە پێی پیتە ئینگلیزیەکان ناونراوە ڤایرۆسی ینی خۆی تۆ زیاتر ئینگلیزیە ئیتر ئەوەڵ جا ئەی پیتی ئەی ینی ڤایرۆسی ئەیە بیە سیە دیە لێ دکتۆر یعنی ئەڵێ مەسلەیەکێک ئەگەر ڤایرۆسی جگەری ئەی بگرێ ئەو پلە یان پلەنی ڤایرۆسێکی جیایە هەر جیایە نەوعێتە ینی دەوری 6 ڤایرۆسمان هەیە کە تووشی جگەرە بێ بەسەرەکی ئەوش ئەیە یەکەم جاکە دۆزراوەتەوە ئەی بۆ ناو ئەی دوای بیان دۆزیوەتەوە دوای سی دوای دی دوای ئی جی و ئێچی شەیە بە زەمانە زۆر ئەهەمیەتی نییە. باش لە کەس لە ئەوەی کەلانە باسی کرد بە دیاریکراوی لە بینی نێرومەیە وەکو یەک تووشیە ڤایرۆسی یەکەن وەکو یەکە هیچ فەرقی نییە. باشە نیشانەکانی چین دکتۆر؟ نیشانە چۆن بزانین کە ئەی و ئی بە پیسایی نەقڵە بێ بە ئەوەی کە لە وڵاتانێک کە پاک و خاوێنی زۆر باش نییە، زۆر کەس تووشە بێ زۆر کە بەسیتە حاڵەتەکە تووشی نەخۆشی جگەری مزمینی ناکە عادەتەن کفتوپڕ تووشە بێ و دوای چاگە بێ لەوانێت تووشی زەردویە بێ دڵی تێکەڵ بێ خواردنی بۆ نەخۆنێ فترەیە زەردویەکی کەم زۆربەی کەسیش تووشە بێ هەراستی پێ ناکە. واتە هەیە نیشانی نەبێ؟ هەیە نیشانی نییە و ئەو حاڵەتە چۆن بزانرێ هەر بە پشکنین دەرەکەوێ یان پشکنین دەرەکەوێ یا لای خۆمان کوردوارەڵە لێی پیسەکە اینجاچێ بەلای پزیشک نا ئەوە لێی پیس ناکە ئەی و ئی لێی پیس ناکە نابێت بە درێژ قایەن تووشی تووشی نەخۆشەکانی جگەری ناکە مۆمبوونی جگەر ناکە و حاڵتەکە بەسیتە بەس ئەیەکەی لەوانێ بەعجارێ لە ژنی دووجانە لەوانێ مەترسی بێ و بەعجارێ بێتە هۆی مردنی ئەو ژنەوە. جا دکتۆر لە هەموو گرنگتر ئەوەیە کە ئێمە بەڕاستی هۆکارەکەی بزانین چی هۆکارە بۆ ئەوەی کە ئێمە تووشی هەر یەک لە جۆرەکانی ئەم ڤایرۆسە بەیەکیان باس وەکوتمان ئەی و ئی بەسیتە حاڵەتەکە و زۆربەی کەس تووشە بێ دکتۆر وتمان بە پیسی خاوێنی ڕانەگری پیسیەوە بۆ دەم پێڵێن فیکۆ ئۆڕڵ لە پیسیەوە بۆ دەم دکتۆر ئەگەر کەسێک هەیە بێ شێوازی گواستنەوەکەی ئەم ئەیە بە خواردن لە لای خواردن و ئاوەوە خواردنی پیس و ئەو خواردنی کە پیس بووە بەیەکی ئەو ڤایرۆسەی هەیە و خواردن حازرەکایە دەستی پیسە و بخۆی دەستی ناشوە ئەڕوا بۆ WC و دەستی ناشوە پاک و خاوێن خۆی ناکە ئەو خواردن و ئاوە پیسەکە و ئیچی کە تووشەکە. باش ئەمە حاڵەتی ئەی و ئیە. بەڵام بیوسی ئەوە مشکلەکە بیوسی و دی تەمان دیش ئەتیمادەکە لەسەر بی خۆی بە تەنیا التیاب دروست ناکە تووشی نەخۆشەکە ناکە ئەتیمادەکە لەسەر بی لەبەرەوە بی کۆنتترۆلکەی دیشت کۆنتترۆل کردووە. بیوسی لە ڕێگەی ئفرازاتی لەشەوە شلەکانی لەشەوە خوێن لیک شلەکانی کۆندامی زاوزێ پەیوەندی سێکسەکان خاستن کە زۆر بێ و کە پارتنەر بگۆڕ یا پارتنەر زۆر بێ ئەوە زیاتر تووشە بن و لە غەرب زیاتر ئەوانەی هاو ڕەگەز بازەکان و ئەدیکتەکان ئەوانەی درێک بەکارێنن
ئەوانە زیاتر ئەو مەشاکلانیان هەیە تووشی بی و سی زۆرە باش مە لە مناڵ تووشی ڤایرۆسی جگەرە بێ بەڵێ مناڵ بڵێن ئەی بڵێم ببوورە ئەی تووشی مناڵە بێ ئەی زیاتر لە مناڵە توژە بێ و مەناعەپەیاکە لە مناڵە زیاتر و بی و سی لە دایکەوە لەوانەیە نەقڵ بێ بۆ مناڵ لە سکیا ئەوەشمان دکتۆر من بابەتێکم خێنەوە ئەڵێ ئەگەر کەسێک لە تەمەنی گەورەیە تووشی ڤایرۆسی جگەر بێ لە جۆری بی لە 195 چاکە بنەوە وایە؟ بەڵێ خۆی بی و سی هەردووچیان نەوعی بیەکە لە 195 چاکە بێتەوە لە 105 ئەبێ بە هەڵگر و ئەبێ بە درێژخایەن و تەسی لەسەر جگەرەکە و ئەبێ بۆ مۆمبوونی جگەر و سەرەتانی جگەر ئەمانە لە 105یان بەڵام سیەکەی لە 130 چاکە بنەوە لە 170 بێ بە هەڵگر و مەشاکل دروستەکە بەڵام خۆشبەختانە سی عیلاجی ئێستا باشە عیلاجێکی حەبە و بە مانگە دوو مانگەی خۆ چاکە بێ بەڵام بیەکە باشەکەی چیە ڤاکسینی هەیە بەڵام سی ڤاکسینی نییە بی ئێستا ڤاکسین هەیە و دەبلێچۆ دایناوە هەر لە مناڵی بخرێتە سکەجوڵی کوتانی مناڵەوە لەبەرەوە تەوەقع کرێ بۆ 2030 بی نەمێنێ لە عالەمە ئەی دکتۆر ئەگەر بۆ منە دایکێکی دووگیان لەسەر دووگیانبوونەکەی و تووشی ڤایرۆسی جگەر بێ لە جۆری بی ئایا ئەم ڤایرۆسە ئەگوێزرێتەوە بۆ مناڵەکە ئەگەر بگوێزرێتەوە ئایا ئەمە ئەبێت بە درێژخایەن دوجار مناڵەکە بەڵێ پێنجی چاکە بێتەوە لە ئەوە مشکلەکەم دووجان مناڵی هەیە بیشی هەیە یاسی هەیە لەوانەیە نەقڵ بێ بۆ مناڵەکەی لەبەرەوە کە مناڵەکەی ئەبێ ئێمە هینێ هەیە دەرزیە هەیە لێن و دوایش ڤاکسینی بۆکەن بۆ ئەو مناڵەکە توش نەبێ ئەگەر توش بوو ئەبێ بە درێژخایەن لەو مناڵەیە دکتۆر محەممەدەن دێک نەخۆشی کە باسیەکەین لێرە باسی هاوڕێکانی شیەکەی یعنی سێمە باسی ڤایرۆسی جگەرەکەی هەیە جگەری بە مۆم بووە مووی تەشەموعەکەی کە باسەکەی ئەگەر جگەرێک بۆ جگەرێکی ساخت تووشی ڤایرۆسی جگەر بێ لەگەڵ بۆ جگەرێک کە پێشتر چەند کێشەیەکی تری هەیە لە نەخۆشیەکانی جگەر چارەسەرەکانیان وەکو یەکە نیشانەکانەوە زیاتر خسترێتەوە مەسایەکە مەشروبە تووشی مۆمبوونی جگەرەوە یا چاوری جگەری هەیە و تووشی مۆمبوونی جگەر بۆ ئەم ئەگەر ڤایرۆسەکەی توش بێ ئەی بێ بی بێ سی بێت هەمووی کامە بێ زیاتر نەخۆشەکەی بەرەوە پێشەوە بە بە زیاتر مەشاکلی بۆ دروستەکە زۆر باشە دکتۆر بۆچی زۆر کات بە تایبەتر پێش ئەنجامدانی نەشتەرگەری پزیشک ڕێنماییمانەکە کە بچینێکێک لەو پشکنینانەی بیکەین پشکنینی ڤایرۆسی جگەرە ئەمە چ مەترسێکی هەیە لەسەر نەشتەرگەری خاستن ڤایرۆسە درێژخایەنەکان وەکو بی و سی و دی بەڕێگەی وتم ئفرازاتی لەشەوە شلەکانی لەشەوە نەقڵە بێ لەبەرەوە هیچ لەوانە لە ڕێگەی عملیاتەوە لە ڕێگەی ئەو جیهازانە کە تاقیم نەکرێ باش چیەکە نەقڵە بێ بۆ ئەو نەخۆشە یا نەخۆشەکە خۆی ئەو ڤایرۆسی هەیە ئەو جیهازی جراحیانە هینەکە نەخۆشەکە نەقڵەکە بۆ ئەو جیهازانە و لەوانەیە خەڵکیکە توشکە لەبەرەوە ئێستا پێش هەموو عملاتێ پێش هەموو نازورێ پێش هەمووی عملاتێکی دان ئەبێ فەحسی بی و سی بکە لەگەڵ HIV لەگەڵ ئەیدزا بۆ ئەوە خەڵکیکە توش نەکە دکتۆر ئەمە بۆ مەلاوانگەکانیش کەواتە ڕاستەوە نییە ئەبێ ئەو پشکنینە بکەن اینجا بچن بۆ مەلاوانگەکان لە ڕابردووە هەبوو بەڵام هەستەکەم لە ئێستا ناکرێت زۆر ینی لە مەلوانگە زۆر نەقڵ نابێ بۆ سەریعە باش لەبەرەوە زۆر زەرور نییە لە مەلوانگە بکرێت دکتۆر ئەگەڕێمەوە بۆ ئەو پرسیاری کە باسی نیشانەکانم کرد هەندێک کەس کە نیشانەیان تیا دەرناکەوێت بۆچی لە کوردەواری خۆشماناڵەیەکێک زەردووی بوو با بچە فەحسی جگەر بکە یعنی ئەم پرسیارە زۆرە زەردوویەتی ئەڵێ جگەرە تاوا نییە ئایا بەڕاستی زەردووی نیشانەیە بۆ ڤایرۆسی زۆر زۆرە یعنی هۆکارەکانی لە ئەسبابەکانی هۆکارەکانی ڤایرۆسی جگەرە بەڵام هۆی زۆرە مەسەڵەن بەردی زراو لەوانەیە بۆ ڕیزراوە بگرێ و زەردووی فروشکە ڕاستە باشە سەرەتانی پەنکریاس واتە باشە ئەگەر کەسێک زەردووی زۆربەی سەبەبەکەی ڤایرۆسی جگەر لەبەرەوە پشکنی بکە باشترە هەی ئاوسانی سک ئاوسانی سکیش تەمانێت تەشەمعی جگەرە ئەوش ئەبێ بزانین سەبەبەکانی تەشەمعی جگەریش زۆرە مەسە ئەلکوهۆلە ڤایرۆسە قەڵەویە و نەخۆشی کەش و مەناعی زۆر هەیە
لەبەرەوە یەکێ لەوانە سەرێکیەکان ڤایرۆسە ئەبێ فاسی ڤایرۆس بکە. باشە دکتۆر ئەی من زۆر کاتبینیمە ئەو کەسانەی کە غەسلی گورچیلاکەن ئەوەی کە لەژێر ئامێری گورچیلەی دەستکردان ئەو کەسانە زۆر تووشی ڤایرۆسی جگەرە بن ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ بەڵێ خۆی غەسلی گورچیلا کەەوەی عەجزی گورچیلە هەیە لەسەر جیهازێکن خوێنەکەی دەرەکەن ئەو جیهازە و ئەسوڕێتەوە ئەو جیهازە تەسفیەکە ئەیجێڕێتەوە بۆ نەخۆشەکە. باشە طبعاً نەخۆشێکێت بۆی غەسلەکەن ئەو خوێنە هەرمە ڤایرۆسەکە لەو جیهازەیە ماوەتەوە لەوانەیە نەقڵ بێ بۆی لەبەرەوە ئەوانەی غەسلی گورچیلاکەن زیاتر تووشی ئەو ڤایرۆسە. ئاشاو کەسێک کە توش بوو دکتۆر ئەو کەسی کە لەگەڵ یاژێ بێت چۆن خۆی بپارێزێ نان خواردن لەگەڵ ئاسایی یا سوزانە بەکارێنانی کەرەستەی ئەو یەکەوتمان بە پیسی و ڕانەگرتنی پاکوخاوێنی نەقڵە بێ لەبەرەوە لەوانەیە نەقڵ بێ بۆی ئەگەر دەستی ئەو نەخۆشە بێ دەستی پاک بشووا کچوو باو دەستی بشوە خاولی خۆی بەکاربێنێ هەتا چاگە بێ ماشە بەڵام بیوسی وتمان بەچی نەقڵە بێ بە شلەکانی لەش و پەیوەندەکان و عملیات و ئەو شتانە بە هەوا نەقڵ نابێ بە دەم و ئەوانە نەقڵ نابێ لەبەرەوە بێ خۆت پارێزی لەوانە واتاوە شتێکی گرنگ نییە مەسەرەن کەسێک کە تووشی ڤایرۆسی جگەرە بێ ماسک بکە پێ وا بێ لە ڕێهێناسەوە بە هەوا نەقڵ نابێ هیچیان بە هەوا نەقڵ نابێ بەڵام ئەبێ خواردن و ئەو شتانی بۆ جیاکەنەوە نیە دکتۆر؟ باشە دکتۆر ئەتوانین بڵین ڤایرۆسی جگەر بە یەکێک لە ڤایرۆسە مەترسیدار و نەخۆشە مەترسیدارەکان دانرێت چونکە بەڕاستی تر کاچین بۆ لای پزیشک پێمان بڵێن ڤایرۆسی جگەرتە ڕەنگە زۆر بترسین. هەمان ڤایرۆسی جگەر خاستن مزمینەکانەوەی کە درێژخایانە بێ بیوسی مەترسیدارە چونکە بێ بەهۆی مشکلەکانی جگەر مومبوونی جگەر سەرەتانی جگەر تەمان نسبەیەکی کەمە وتمان لە سا 5 بی لە سا 7 تووشی ئەو مەشاکلانە بن لەبەرەوە یعنی بەسیط نییە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ ئەبێ فەحس بکەیت ناوبەناو بۆ سی خاستەن بۆ بیش بۆ زوو دەرکەوێ و لە مەرحلەیەکی ناوبەناو چەندە دکتۆر وەڵای عەلەقەل ساڵی جارێ 2 ساڵ جارێ ئەوەڵجا بزان هەتە یانیتە دوایش 5 ساڵ جارێش ئەوها بۆ چونکە سی عیلاجی هەیە عیلاجی هەیە سا عیلاجەکەی زۆر بەسیتە حەبە لە دەرزیان جاران دەرزی بوو و کاریگەرنە بەڵام حەبانە کاریگەرە عیلاجی هەیە لای خۆمان هەیە لە سنتەرەکەمان هەیە وە چاگە بێ بە مانگە 2 مانگ چاگە بێ تەواو خەڵکی کە توش ناکە لەبەرەوە زەرورە و تووشی مشکلەش نابێ ماش بیەکە مشکلەی بیەکە بەس کۆنتترۆڵە کرێ تا ئێستا دەرمانێ نییە بنبڕیکە بەس کۆنتتر وەکو ئەیدز وایە ڤایرۆسەکە ئەڕاتە ناو دیێنەی خەلیەکەەوە ڤایرۆسی کە دروزەکە چارەسەرەوانی درێژخایەنە چۆنە لەبەرەوە هەبوو دەرزیمان هەیە بۆ کۆنتترۆلکردنی بەس کۆنتترۆلێک بەس کۆنتترۆلێکرد بنبڕ ناکرێت مشکلەکەی لەوایە. باشە دکتۆر بۆ لانەشە چەنە باسێکی کرد بەس تۆزە پێم خۆش بوو لە بەچڕی باسیکەین ماوەیەک هەڵمەت هەبوو یانوت لە پزیشکانی دان لەگەڵ سنتەرەکانی تاتۆ و ئارایشگاکان و گوێزان و ئەم بابەتانە زۆر ئەبێ وریابن بۆ ئەم نەخۆشیە ئەمە هۆکارەکی چیە لە ڕێی خوێنەوە ئەم ڤایرۆسمان بیوسی لە ڕێگەی شلەکانی لەشەوە خاستەر خوێن ئفرازاتی لەش لەبەرەوە چەندێ ئەو جیهازانە کە بەکارێنن پاک بێت تاقیم کرێ دیسپۆزەبڵ بێ ئێستا وایان لێ کردووە بێ هەمووی دیسپۆزەبڵێ حەلا فڕێ بدرێ بۆ کەسێک بەکار هات فڕێ بدرێ لەبەرەوە وا پێشبینی ئەکرێ ئەم نەخۆشیە کۆنتترۆل بکرێ ئەگەر ئەوانە ئەو ڕێنمانە جێبجێ بە یەک بەرکەوتن دکتۆر مەرجە توش بێت بۆ ئەو جیهازی کە بۆ نەخۆشێک بەکار هاتووە بۆ دوای ئەویش بەکار بێتەوە مەرجێک سەر توش بێت مەرج نییە ینی سەموشتێ لە ساسە سەر مەناعی کەسە احتیمالی زیاتە. باشە دکتۆر ڕەنگە لە ساڵانی ڕابردووە بۆ نمونە ئەم جۆرە چارەسەرانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لای خۆمان نەبوو بێ من خۆم کەسێکی نزیکم تووشی ئەم جۆرە ڤایرۆسە بوو لە وڵاتی مسرەوە داوای دەرمانمان بۆ کرد ئەو کاتە هێنیان ئێستا لێرە چارەسەرەکان چۆنە؟ ئێستا لێرە هەموو چارەسەری هەیە خاستن نەوعی سیەکە حەبەکان بەسیتەوە لای خۆمان ئەنواعی هەیە هەمووی هەیە و بۆ بیەکەش هەر هەیە هەمومان هەیە هەموو شتێ هەیە لە عێراق هەموو چارەسەرەکان هەیە بەباشی. باشە دکتۆر لە سنتەرەکانیش هەیە بە بەلاتشە بۆ نەخۆش زۆر باشە دکتۆر کەسێک کە جارێک تووشی یەکێک لە ئەم ڤایرۆسانە بوو کە ئیتر دەرمانی بەکارهێنا ئەگەر ئێوە هەیە جارێک تری ژوا بە زووی توش بێتەوە ئەگەر خۆی نەپارێزێ
ئەگەر هەیە بەڵ ئەگەرەکە کەمە ئەگەری هەیە ئەگەرەکە کەمە اینجا دکتۆر ئەی بوو ئەوانەی کە غەسلی گورچی لاکەن چۆن خۆیان پارێزن لەو بابەتە خۆ باست لەوە کرد ئەوان پاراستنیان هەیە لەوە کە ئەو خوێنە ئەچێتە ناو ئامێرە و جارێک دەچێتەوە ناو جەستەی بەعزجارێت جیهازێ دائنێن بەس ئەوانەی کەستیان هەیە جیهازێ دانێ بەس ئەوانەی بیان هەیە بۆ ئەوە خەڵکیکە توش نەکەن ئەوەی کە بی هەبێ بۆ جیازەیشۆن ئەوەی سێ بێ بۆ جیازەیشۆن ئەوها ئەوە لێکە لە ڕێگەکانە بۆ ئەوە نێڵن خەڵکیکە توش بێ باش لە کوردەواری خۆمانە هەندێک دەرمان بەکارێنن بۆ جگەر ئەمە بخۆ بۆ جگەر باشە ئەم گیراوەیە تێکەڵکە لەگەڵ فڵانە شتا و زەنجەبیل بخۆ لەگەڵ لیمۆیە و ئەم شتانە ئەسڵ ئەساسی هەیە دکتۆر بۆ ڤایرۆسی جگەر هیچ شتێک سەرمێنراوە چەند ڕسێرچی هەیە تۆژینەوە هەیە کە بەعزێکیان باشە بەڵام ئەوانی کەنە بەعزێت یەک بازانە ئازانی کامەیە ئەزانی کامەیە لێرە ببیڵین یان زانستینە جارە نەسەرمێنراوە ئەوە هەیە وەکو سەنازام ناوەکە چێ بە کوردەواری ئەوە گەڵایە و گوڵێکی هەیە و دڕکی پێوەیە ئەوەیە سپات بووە کە بۆ جگەر باشە دکتۆر چ شتێکی گرنگ ماوە لەسەر ڤایرۆسی جگەر ڕەنگە زۆر کات ئێستا هاوڵاتیان کێشەی چەوری جگەریانە بێ زوو بچەن ناوبەناو پشکنین بۆ بکەم بۆی کە بزانن چەوری جگەریان بەرزە بەرز نییە زۆر خەیاڵ مەلای ڤایرۆسی جگەر نییە کامیان مەترسیدارترە دکتۆر بەڵێ ئێستا لە بەهۆی قەڵەویەوە قەڵەوی لە عالەما زۆر بڵاو بۆتەوە یعنی سەبەبی هۆی سەرەکی مۆمبوونی جگەر قەڵەویە قەڵەوی چەوری جگەرە یعنی لە ڤایرۆس زیاتر بۆ چکە ڤایرۆس بینیمان کۆنتڕۆڵەکرێ یعنی ئاگامان لە خۆمانە ڕێنمایی هەیە ڤاکسین هەیە ڕاستە عیلاج هەیە لەبەرەوە ڤایرۆس بووەتە مەرحلەی دووەم هۆکاری دووەم یەکەم هۆکار قەڵەوی و چەوریە اینجا دکتۆر کەسێک کە چەوری جگەری هەبێ و تووشی ئەم ڤایرۆسەش بێ ئەمە ئەوە زیاتر وەنیە ماکەکان زۆرتر بێ لەسەری دەستە خۆش بە دکتۆر محەممەد عەبدوڕەحمان شێخانی پسپۆری هێنا و کۆندامی هەرس و جگەر زۆر سپاس بۆ زانیاری سپاس بۆ ئامادەبوونە پارێزایی هەموو کەسێک هەندێک لون نیشانەی کە دکتۆر باسی کردێتانە دەرکەوت ڕاستە خۆ بچن بەلای پسپۆڕی تایبەت و زوو چارەسەرکردن باشترەوە لە تاقیکردن زۆر بەخێر بێت دەست خۆش